ئەم کاتتان باش بەڕێزان ژینۆ محەممەدم لە کوردستان 24ەوە باسی ڕۆژتان پێشکەش دەکەین. لە دوای پەیوەندیە تەلەفۆنیەکەی سەرۆکی حکوومەتی هەرێمی کوردستان مەسرور بارزانی لەگەڵ محەممەد شیع سۆدانی سەرۆکی وەزیرانی عێراق شاندی حکوومەتی هەرێمی کوردستان جارێکی دیکە سەردانی بەغدایان کردوانێ بۆ ئەوەی درێژە با گفتوگۆکانیان بدەن تایبەت بە هەندێک بابەت لە نێویاندا دوو بابەتی گرنگ ئەویش بودجە و موچەی فەرمانبەرانی هەرێمی کوردستاندا و چەند بابەتێکی تەکنیکی کە ئەم شاندێکی تەکنیکی سەردانی بەغدا دەکات. کەواتە گرنگە لە باسی ڕۆژدا بپرسین ئایا چارەنووسی گفتوگۆ و ڕێکەوتنەکانی نێوانی هەولێر و بەغدا بەکوێ دەگات؟ ئایا جارێکی دیکە فەرمانبەران لە هەرێمی کوردستان یاخود هەرێمی کوردستان بە شێوەیەکی گشتی تووشی قەیرانی موچە دەبێتەوانێ؟ ئایا فەرمانبەران تاکەی چاوەڕێی ڕەحمەتی بەغدا بکەن بۆ ئەوەی موچە و بوجە و قوتی هاوڵاتیان بنێرێت؟ ئەوە حکوومەتی هەرێمی کوردستانە کە پابند نییە بە یاسای بوجەوە یاخود نەخێر حکوومەتی عێراقیە کە یاسای بوجە جێبەجێ ناکات. ئایا ئەو داواکاریانی حکوومەتی عێراق لە حکوومەتی هەرێمی کوردستانی داوا کردووە چی بووە؟ چەندی دەستوریە چەندی نادەستوریە؟ ئایا ئەو داوایانە یاساین یاخود سیاسین؟ ئەمان و چەندان پرسیاری دیکە ئاراستەی بەڕێز دکتۆر جوتیار عادل سەرۆکی فەرمانگەی میدیا و زانیاری دەکەین کا بە سوپاسەوە لە ستۆدیۆ لەگەڵمان ئامادەیە. جەنابی دکتۆر زۆر بەخێربێی، سوپاس بۆی کە ئامادەی لەگەڵمان. شاندەکە چۆتە بەغداد بۆی جارێکی دیکە کۆ ببنەوانێ ئەوەندەی تۆ زانیاریت هەبێ ئایا دەستیان بە کۆبوونەوەکان کردووە لەگەڵ کێ کۆ دەبنەوانێ باسی چی دەکەن لەو کۆبوونەوە بە دیاریکراوی؟ سپاس بۆ میوانداریتان. وەک هەر پێشتریش حکوومەتی هەرێمی کوردستان نەوەستاوە لە بابەتی گفتوگۆکردن لەسەر مەسەلەی بودجە و چەند بابەتێکی تر. ئەمڕۆ وەکو بەڕێسەن ئاماژەتان کرد لەوەی کە ئەمڕۆ شاندی حکوومەتی هەرێمی کوردستان چۆتە بەغدا، کۆبوونەوەکان ئەمڕۆ هەن و بەیانیش بەردەوامە بێ بۆ قسەکردن لەسەر کۆمەڵێک ئەو بابەتانەی کە بۆتە قسە و باسی زۆری ڕاگەاندن کە بەداخەوە بەشێکی بنەمایەکی وای نییە، چونکە حکوومەتی هەرێم لە سەرەتاوە ئەولەویەتی دابینکردنی موچە بووە و گفتوگۆکانش لەو ئاراستەیەدایە و چەندین جار سەردانی بەغدامان کردووە کە من بەشێک بوومە لە شاندەکە. گفتوگۆیەکان زیاتر لە چوارچێوەی موازنە بووە و ئەو پابندیانەی کە بەرامبەر بە هەرێما هەیە نزیکەی سەتا زیاتری 95 جێبەجێ کراوە لە شاندی حکوومەتی هەرێمی کوردستان و بەڕێ سەرۆکی حکوومەتیش بەردەوام لەسەر هێڵ بووە، نەک هەر ئەمڕۆ کە پەیوەندی کردووە بەڵکو ڕۆژانە پەیوەندی کردووە لەگەڵ بەڕێ سوودانی بۆ ئەوەی هەرگرفتێک یان هەڵە تێگەشتێک هەبێت لە تەفسیرکردنی دەقەیاساکانی بودجە ینی قسە و باز دەکرێ و مناقەشە ئەکرێ و ئەو شاندەی کە لە بەغدا ئێستا شاندی هەرێم کەسانی پسپۆری لە خۆ دەگرێت، چ لە چوارچێوەی مالیە چ لە چوارچێوەی مەسلەی نەوت. بۆیە ئەو شاندا ئێستا کە گفتوگۆ دەکات ئەوەیە کە بەشێکی زۆری ئەو پابندیانەی کە لە یاساکەیە هەیە جێبەجێ کردووە. بەشێکی ماوە سەرۆگۆزیران کۆ ببنەوانەیە دکتۆر جوتیار ڕاستەخۆ لەگەڵ بڕیار وایە کە لەگەڵ بەڕێز سوودانی کۆ ببنەوە و پێشتریش ینی چەندین جار ئەم شاندە ڕۆشتووە و پێش ئەوەش لەگەڵ بەڕێز سوودانی دانیشتووە گفتوگۆیەکان کراون، ینی ئەوە نییە تۆ شتەکان بڵێ تاقیید کراون بە بێچەوانەوە. بەڕێز سوودانی و شاندەکەی بەردەوام ینی لە گفتوگۆدان لەگەڵ ئێمە و بەڕێز سەرۆکی حکوومەتیش بەردەوام لەگەڵ بەڕێز سوودانی لە گفتوگۆدایە. بۆیە ینی ئەم بابەتە ئەگەر هاتوو هەر گرفتێک لە بەردەم ئەم دوو شاندە دروستە بێ ئیتریانەوەتە شاندی حکوومەتی هەرێمی کوردستان بەڕاستەوخۆ لەگەڵ بەڕێز سوودانی گفتوگۆکەنیانەوەتە جەنابی سەرۆکی حکوومەت دوایەوە ینی گفتوگۆ لەگەڵ سەرۆک وەزیرانەکە. بۆیە گفتوگۆیەکان بەردەوامن ینی نەوەستاون و گفتوگۆیە من لەو بڕواایەدام ئەنجابی باشی هەبوو تاکو ئێستا، ینی هەنگاوی باشمان راوە، هەنگاوی زۆر جددی جێبەجێ کراوە، نەفەسێکی باش هەیە لەلایەن هەردوو لە بە تایبەت لە شاندی حکوومەتی هەرێم و هەروە شاندی حکوومەتی عێراق کە جددیەت هەیە لەوەی کە لە ڕووی عملیەوە ئەو بابەتانە کە هەندێکی بەر لە ماوەیەک گرفت بوون ئێستا خەریکە ینی ئەم گرەیانە بکرێنەوە
و بێگومان تەفسیراتی جیاوازە بێ بیر و بۆچوونی جیاوازە بێ بەڵام لە کۆتاییدا دکتۆر کۆمەڵە لە بڕگە یعنی اتفاقمان لەسەر کردووە. ئەم قسانە بۆ دڵنەوەی هاوڵاتیانی هەرێمی کوردستانە یاخود نەخێر واقعی گفتوگۆکانی حکوومەتی هەرێم و حکوومەتی عێراقی وا دەڵێت ناخێرەوە بە پێچوانەوە ئێمە ئەبێ لەگەڵ خەڵکی خۆمان بەڕاشکاوانە قسە بکەین ینی ئەوە نییە بڵێ شتێکنەوە بۆ باسی بکەن چکە لە چەند ڕۆژی داهاتوو بە دیارێکەوێت کە ئەم بابەتە وایە نە ینی کۆمەڵێک لە بابەت کە پەیوەستە بە مەسلەی نەوت بە مەسلەی دەواازە سنووریەکان بە بابەتی ڕادستکردنی داهاتی نانەوتی ئیتیحادی ئەم بابەتانە هەمووی باس کراوە و گەشتۆتە قۆناغێکی کۆتایی هەندێک بابەتی ترماوەکو باسم کرد احتیمال هەندێک تەفسیراتی جیاواز هەبێ بەڵام ئەوەی کە بۆ نمونە لەسەر بابەتی داهاتە نانەوتیەکانە یان ئەمەش گەشتۆتە کۆتایی و ینی تقریبان گەشتۆتە تەفاهمێکی هاوبەش یعنی نەبۆتە بەنسبەتی ئێمە نەبۆتە بربەستەیەکی گەورە بۆ ئەوەی موچەی فەرمانبەران نەنێردرێت چونکە ئێمە وەکو باسم کرد بۆجە موچەیە و بەرهێنانە ئیسسمارە و بەشێکی بۆ مەسروفاتی حکوومەتە کە پێ دەڵێن مەسروفاتی تەشغیلیان بودجەی تەشغیلی طبعا ئەوەی کە پەیوەستە بە موچەوە هەیە هەموو شتێک تەواو بووە تەنها هەندێک بابەتی ترماوە کە ئەمەش ینی نەمانویستووە ئەمە لەگەڵ ئەمە وابەستە بکەین ینی ئێمە داوامان کردووە کە وەکو فەرمانبەرانی حکوومەتی عێراق لەو کاتە کە دیاریکراوە بۆ دابشکردنی موچەی فەرمانبەرانی هەرێمی کوردستانیش دابشکرێت بەڵام حکوومەتی هەرێم ڕازی نەبووە بەوە کە لەگەڵ ئەم بابەتە هیچ بنەمای نییە بەڵگەش بۆ ئەوە ئێمە لە شاندەکەیە بووین و هەموو بابەتەکان ئێمە وەکو شاندی حکوومەت ئەو بابەتانەی وەکو ئیلتیزام لەسەر حکوومەت جێبەجێمان کڕەوە بۆ نمونە ئێستا ئێمە ڕۆژانە 50 تا 6,000 بەرمیل ئینەوت دەدەینە سۆمۆ تەسویقیەکە بە بازاریەکە ئەم بڕێش لەسەر داواکاری حکوومەتی عێراقی بۆ لەوەی کە چکەمون زمین 400,000 بەرمیلەکە بەڵام ئەمە قۆناغی یەکەمە و دەرگامان واڵایە بۆ ئەوەی حکوومەتی عێراقی ئەو بڕە نەوتە دکتۆر جوتیار لێرەدا قسێکم بەرێ با ئەو پرسیارە بکەم حکوومەتی عێراقی بۆ ئێستا داوای 120,000 بەرمیل نەوتی لە هەرێمی کوردستان کردووە هەرێمی کوردستان جەنابەت باس لەواکەی کە دکتۆر ئومێدیش هەم سەرۆکی شاندەکەشە باسی لەوە کرد 50 بۆ 6,000 بەرمیل نەوت هەناردەی یاخود ڕادستی حکوومەتی عێراقی ئەکرێ بەڵام لێرە و لەوێ زۆر گوێ بیستە بین کە حکوومەتی هەرێمی کوردستان تا ئەم ساتێک کە من لەگەڵ بەڕێستا گفتوگۆکەم 1 لیتر نەوتان ڕادستی حکوومەتی عێراقی نەکردووە ئێستا باوەڕ بە کامیان بکرێت بەبەستم هاوڵاتیانی هەرێمی کوردستانە ئەمە ڕاستە یاخود ئێمە کە دەڵێن ڕادستمان کردووە ئەوانیش دەڵێن ڕادست نەکراوە ڕاستە احتیمال لە خەڵکەکە باوەڕ نەکە بەڵام ئێمە بەڵگەمانەیە ئێمە چوەکو حکوومەت چ فەرمانگەی میدیا و زانیاری ئەمە بەیانی داتایەکان بڵایوەکەینەوە کە ڕۆژانە لە 26 2023 ڕۆژانە چەند نەوت ڕادستی سۆمۆ کراوە ئەمە بەداتا ئینشاءالله بەیانی ڕاگەینین بۆ خەڵکی هەرێمی کوردستان بۆەوەی خەڵکانێک نێن بڵێن بە بیانوویەک یان بڵێن حکوومەتی هەرێم ناوێت لەگەڵ بەغدا ڕێبکەوێت بە پێچەوانەوە ئێمە بەداتا قساکەین و بەداتا ئێمە دەسەلمێنین کە حکوومەتی هەرێمی کوردستان ڕۆژانە ئەو بڕەنەوتەی کە هەیە کە لە بەردەستە ڕادستی سۆمۆ ئەکات لە هەمان کاتشدا ئەو بڕێە بە پێی فترە زیاد دەبێ بۆ ئەوەی ئێمە مولزەمین بە قسەکان و بە وعدەکانی و بەڵێنەکانی خۆمانە لەگەڵ خۆمان یەکەم لەگەڵ خەڵکی خۆمان چونکە ئێمە لەو بڕواایەداین کە بەرژەوەندی خەڵکی هەرێمی کوردستان کە بابەتی موچەیە مەسلەی ئاوادانکردنەوەی و پێشکردنی خزمەت گوزاریەکان ئەمە هەمووی ینی پێویستی هەنووکەیی و تەسیر لە بژێوی ڕۆژانەی خەڵکی هەرێمی کوردستانە ئەو داتایانە گرنگە بەلای هاوڵاتیانی هەرێمی کوردستانەوە بەلای ئێمە میدیاکارانەوە ئەوە خۆمان حازرەکەین بۆی سبێنێ بین جەنابتان داتاکان بڵاو بکەنەوەی بۆی لێتان وەرگرین بۆ ڕای گشتی ئەم داتایانە چونکە ئێستا من زۆر کات لە بەرنامەکەما باسیەوەکەم خەڵک تووشی ناسەقامگیری دەرونی بووە بەڕاستی موچە دێت موچە نایەت هەرێم نەوتەکەی ڕادست کرد نەخێ ڕادستی نەکریانی جۆرێک لێرە و لەوێ لە قسەی جیاواز و لێدوانی جیاواز دەکرێت کەواتە گرنگە ئێوە بەڵگەی خۆتان بخەنە ڕوو وەکو حکوومەتی هەرێمی کوردستان ئێوە وەکو حکوومەتی هەرێمی کوردستان دەڵێن ئێمە نامانەوێ بودجە و موچە و تەواوی شایستەدارایەکان بە یەک پاکێج بێت بۆ هەرێمی کوردستان باشە کە داوەتان نەکردو بە یەک پاکێج بێ بۆ تا ئێستا موچەی هەرێمی کوردستان لە هاتۆی فەرمانبەران
ئێمە طبعاان وەکو پێشەچیش باسم کرد ئەولویەتی حکوومەت ئەوەیە کە بە زووترین کات موچەی فەرمانبەرانی هەرمی کوردستان بنێردرێت طبعاان ئێمە ئەوەمان تەواو کردووە هەمووی وەکو حکوومەت وەکو ئەوتیزاماتانەی لە سەرشانی حکوومەتی هەرێمە و شان دەکە کە کارێکی باشی کردووە لە ڕووی تەکنیکی لە ڕووی فەنی لە هەموو ڕۆکەوە ئێمە داوامان کردو لە حکوومەتی عێراقی کە مەسلەی موچە وابەستەی بابەتەکانی ترنەکە ئەگەر بڕگەیەکیش هەبێ کە تەفسیری جیاواز هەبێ لە نێوان هەردوو لە ناکرێت ئەوە ببتە بربەست لە ناردنی موچەی فەرمانبەرانی هەرێمی کوردستان و ئێمە بەردەوام بەڵێ ئێمە بەردەوام ینی لەگەڵەوە داین کە ئەمە ڕەبت نەکرێت بە بابەتەکانی تر ئێمە هەنگاوی باشمان ناوە ینی 1995 ئەو بابەتە کە پەیوەست بە مەسلەی کولی مەسلەی بوجە و شایستەدارایەکانی هەرێمی کوردستان جێبەجێ کردەوە تەنها بڕگێک ما بێ یان دوو تەفسیری جیاواز هەبێت لەو چوارچەوەدا ناکرێ حکوومەتی عێراق ینی ئێمە وابستەی ئەم بابەتە بکە داوامان کردووە بەردەوام کە ئەم موچەیە بنێردرێت بەڵام دیسانەوە ئێمە بەردەوامین لەوەی کە بگەین اتفاقێکی سەبارەت بەو خاڵانەی کە تەفسیری جیاواز هەیە بگەین اتفاقێکی هاوبەش بتوانین ئێمە هەموو بودجەی هەرێمی کوردستان بنێردرێت وەکو لە یاسای بودجە هاتووە چاوەڕێکن بنێرێت ئومێدەوارم بنێردنێت چکە ئێمە شکل بۆ هیچ نابین کە شتێکمان وەکو حکوومەت وەکو التزامك لەسەر ئێمە جێبەجێمان نەکرد خاڵێکی دیکە هەیە خاڵێکی دیکە هەیە کە باس سەکرێت بۆ تەگرفت حکوومەتی هەرێمی کوردستان التیزامی پێوە نەکردووە ئەمانەی کە من بە بەڕێستیڵێم وەکو ڕۆژنامە و زانیاریە تۆ توانی ئەگەر وانە بێ پشڕاستی کەیتەوە بۆمان لەسەر داهاتی ناوخۆ یەکێکە لەو خاڵانەی کە حکوومەتی هەرێمی کوردستان دەوترێ پابند نەبووە پێوەی لەسەر لەبەر ئەوەی کە حکوومەتی عێراقی داوای تەواوی داهاتی نەوتی و نانەوتی لە حکوومەتی هەرێمی کوردستان دەکات بۆ سندوقی دارایی حکوومەتی عێراقی دواتر لەوە دابش بکرێتەوە دەڵێت تۆ تەواوی داهاتەکە بە من دواتر من لە 150 ئەمەوە بە تۆ ئێوە لەسەر ئەم خاڵە چۆن گفتوگۆتان کردەوە ئەتانەوێت چۆن ڕێک بکەون لەگەڵ حکوومەتی ئێمە دەستورمان هەیە دەستورەکە زۆر بەڕوونی باسەکە کە 50% داهاتە ناوخۆیەکانە بێ ڕادستی خەزینەی حکوومەتی عێراقی بکرێ یعنی ئەگەر ئەم شتە نادەستوری بێ ئێمە خۆمان داوای ناکەین بەڵام بابەتەکە دەستوریەوە لە یاسای ئیدارەی مالی هاتووە لە مادەی 29 بۆ 27 و 29 یاسای ئیدارەی مالی باسی ڕادستکردنی 50% داهەتە نانەوتی ئیتیحادیە کە ئێمە ئەوەمان ینی ڕازی بووینە کە ئەمە قانونە و جێبەجێەکەی ڕادست کردووە ئێمە حیسابمان کردوتەوە ئەو حیسابە کە سەر بە بانکی مرکزیە و سەر بە وەزارەتی داراییە بەڵێ و ئامادەشە کە پارە تەحویل بکرێ بۆ ئەم حیسابە ینی حتا لە دوایین کۆبوونەوەمان لەگەڵ شاندی حکوومەتی عێراقی ئەو بابەتە باسکرا و ڕازیە حکوومەتی عێراقی بەوە ئەوجا ئێمە دانەڵێن یعنی 100% ڕەتیان کردوتەوە و ئەو بەو شێوەیە ئەنە گفتوگۆیەکان بەردەوامن ینی تەفسیر هەیە ڕووی دەستوری لە ڕووی قانونی تەفسیری خۆیان هەیە و ئەوان ینی تەفسیری خۆیانە و حەقی خۆیانە تەفسیرێکی تر بکەن بەڵام حەقی هەرێمی کوردستانیشە تەفسیر بکەین بەڵام گرنگ ئەوەیە کە حکوومەتی هەرێمی کوردستان مەسئولە بەرامبەر بە خەڵکی خۆی لەوەی کە بەرگری لە مافە دەستوریەکانی خەڵکی هەرێمی کوردستان بکات نابێ ئێمە ینی متەئەسر بین بە هەندێک ڕوتێک کە دروست بووە لە سوۆسیال میدیا لە هەیان لە هەندێک دام و دەستگای ئەلامی بەداخەوە یان هەندێک لایەن ئەبێ ئێمە ینی بەقەت ئەو مەسئولیت هەبین حکوومەتی هەرێم ئەمڕۆ لە قۆناغێکی مێژودایە ئەبێ ئەم بابەتە لە چوارچێوەی مافە دەستوریەکان هەرێمی کوردستان گفتوگۆ بکە بۆیە ئێمە ئەوەی کە کردومانە بەپێی دەستور بووە ئەنی ئەگەر بێتەوە ئێمە لە چوارچێوەی سناعەتی نەوت ئێمە هەر بە دەستور کردومانە کە ئەبێ تەعاون و هەماهەنگی لە نێوان هەردوو لا هەبێ ئەگەر لەسەر مەسەلەی داهاتە نانەوتیەکان بێ هەر بە دەستور کردومانە بەڵام ئەگەر شتێک بێت و فەرز بکرێ ئێمە نەوەکو حکوومەت بۆمان هەیە ئەمە مەسئولیەتێکی بەرامبەر خەڵکی خۆمانە بۆیە عێراقی شتێکی فەرز کردووە نەخێر طبعا لە ناو گفتوگۆیە وەکو گوتم تەفسیر هەیە تەفسیر بۆ مادەکان هەیە تەفسیری جیاواز هەیە بەڵام هەر یەکۆ بە حجەی خۆی پیشگیری یان پاڵپشتی لەو بیرروبۆچوونی خۆیەکە بۆیە ئەمە حاڵەتێکی تابیعی لە ناو گفتوگۆیەکانە لە ناو دانوستانە ئەمە حاڵەتێکە کە لە هەموو دنیا ئەم جۆرە بیرروبۆچوونانە باش لە ناو گفتوگۆکاندا جیاوازە هەیە باشە بەڵام حاڵەتە ناتەبیعی و حاڵەتە نائاساییەکە ئەوەیە کە ئێستا موچەی فەرمانبەرانی هەرێمی کوردستان دواکەوتووە
بەڕێزت باست کرد ئێمە وەکو حکوومەتی هەرێمی کوردستان مەسووری لە بەردەم هاوڵاتیانی خۆماندا بەڵام ئەو مەسئولیەتە موچەی فەرمانبەرانی هەرێمی کوردستان کەوتۆتە کوێی ئەو مەسئولیەتی حکوومەت ئەوەش بەشێکە لە مەسئولیەتی حکوومەتی هەرێمی کوردستان چونکە ئەمڕۆ حکوومەت گفتوگۆکە لەگەڵ باغدا و بێگومان ئێمە بەرپرسین لەوەی کە بگەینە نەتیجەیەکی گرنگ لەگەڵ حکوومەتی عێراقی بە پێی دەستور و حکوومەتی عێراقیش و شاندی حکوومەتی عێراقی ئەبێ لەو ئاستەیە بن کە ئەم پەیوەندی نێوان حکوومەتی هەرێم و حکوومەتی بەغدا ئەبێ پەیوەندیەکی لەسەر بنەمای فدرالی بێ و ئێمە چەندی جا داوامان کردووە کە دەبێ موچەی فەرمانبەرانی هەرێمی کوردستان وەکو ئەوی لە عێراق هەیە بدرێت و بە پێی ئەو استحقاقی هەیە و بە پێی ئەو دقە قانونیانەی کە لە موازنە هاتووە ئەنی شتێک نەبووە ینی حکوومەتی عێراقی لە سەرەتای داڕشتنی ئەم یاسایە ئێمە لەگەڵ یابووین لە ئەنجومەنی وەزیران پەسەند کراوە دوای ئەوە هاتەوە لە ئەنجومەنی نوێنەران پەسەند کراوە ئێستا هینی جێبەجێکردنەکەیە بۆیە پێشتر هەموو ئیتیفاق کراوە لەسەر ئەو بابەتە هەرچەندە هەندێک بڕگەی ناو یاسایەکە بەدڵی ئێمە نەبێ یان پێچانەی هەندێک لە دەقەکانی دەستور بێ بەڵام ئێمە تەکیدمان کردوتەوە کە خۆمان بەرپرسی خەڵکی خۆمانین حکوومەت ینی لە بەرپرسیارەتی ڕناکە و خەمی یەکەمی ئەوەیە کە موچە دابین کە بۆ فەرمانبەران کۆ ئێمە پێشتر لە سەردەمی کۆڕۆنایە کە نەوت دابەزی نرخی نەوت و داهاتیش تقریبا بووە سفر ئێمە قەرزمان کرد بۆەوەی موچەی فەرمانبەران دابشکەن بۆیە ئێمە خەڵکی هەرێمی کوردستان دڵنیا دەکەینەوە خەمی ئێمە بتوانین موچەکان بۆیان دابین بکەین. باسی قەرزت کرد بۆچی حکوومەتی هەرێمی کوردستان هەوڵ نادات بە هەر شێوێک لە شێوەکان بێ هاوڵاتیان و فەرمانبەران دەڵێن ئەوە کێشەی ئێمە نییە حکوومەت چۆن چارەسەریەکە گرنگەوەی ئێمە ماگانە داهاتی خۆمانمان هەبێ و بژێوی ژیانمانی پێ ڕای بکەین. ئایا حکوومەت هیچ یەکێک لە کارتەکانی بەردەستی بیری لەوە نەکردوەوە قەرز بکات بۆ موچەی فەرمانبەران؟ بەڕێزت دەزانین لە 25 سێەوە نەوتی ئێمە ناڕوات تقریبا ئێمە ینی نەک تقریبا ئێمە 5 مانگ موچەمان دابش کردووە ینی ئەمەش قەرزتان کردووە؟ ئێمە چارەسەرمان کردووە چارەسەری ئەو دۆخەمان کردووە ئێستا مانگی 6 و مانگی 7 وەکو ئێمە وەکو حکوومەت ینی پێی ئەو توانایی کە لەبەردەست بووە 5 مانگمان دابش کردووە موچەی فەرمانبەران بەردەوامیش دەبین ینی ئێمە دەستوەستان نابینەوەی کەوە ینی خەڵکی خۆمانە و بەڵام لە هەمان کاتێشدا ئەبێ خەڵکی ئێمە بزانێت کە حکوومەتی هەرێم لە چوارچەوەی دانوستاندان لە چوارچەوەی ئەو تەفاوزاتی لەگەڵ حکوومەتی عێراقی دەکات و بەردەوام لە دوای ئەوەیە کە استحقاقاتی خەڵکی هەرێمی کوردستان مسۆگەر بکە بەردەوام پەیوەندی و گفتوگۆیەکان لەگەڵ بەغدا ینی بەردەوام بووە و کراوە بووە بۆیە حکوومەتی هەرێم بەردەوامە بێ و گفتوگویەکان ئینشاءالله ئەمڕۆ شاندی حکوومەت لە بەغدایە و بەیانیش لەوێ بێ و ئینشاءالله نەتیجەیەکی ئیجابیە بێ ینی پێشبینیەکرێت. زۆر باشە. چاوەڕێی گفتوگۆکانەکەین ئێمە وەکو میدیاکاران و هاوڵاتیان بە شێوەیەکی گشتی لە هەرێمی کوردستان بۆی بزین ئەنجامی گفتوگۆکان بەکوێ دەگات و ڕێکەوتنەکان دەچێتە چ قۆناغێک بەڵام دەمەوێت ئەوە بڵێم جارێکی دیکە هەرێمی کوردستان تووشی قەیرانی بێموچەیی نابێتەوە؟ ئەگەر یاسایی بودجە وەکو خۆی جەبەجێ بکرێ من لە بڕوایەدانیم چونکە ئێمە ئەو جارە زۆر بە بنەمایەکی تند و تون لەگەڵ حکوومەتی عێراق ئەو بابەتانە یەکلا کراوەتەوە حکوومەتی هەرێم زۆر جددی بووە لەو بابەتە بۆ نمونە مەسەلەی نەوتە کە بۆ یەکەمین جارە لەو چوارچەوەیەدا کە ئیتیفاقی کرا لە 4 نیسانی 2023 لەگەڵ حکوومەتی بەڕێز سوودانی هەموو ئەو بابەتانە بە شێوەیەکی زۆر ڕوون باسکرا بۆیە دەرەنجامەکەی ئەوە بوو کە توانی ومانە یاسای بودجە ئەوەی کە باشە بەشێکی ئەوەی کە بەدڵی ئێمەنەوە بارحاڵ بودجەکە تێپەڕاندرا بۆیە ئەم بابەتە یعنی وەکو باسم کرد من لەو بڕوایەدام حکوومەتی هەرێم هەنگاوی باشی ناوە و جددی بووە کە پێشتریش جددی بووە بەڵام ئەم جارە ینی بەڕێ سەرۆکی حکوومەت و شان دەکە بەردەوام لەگەڵ حکوومەتی عێراق لەسەر هێڵ بووینە و بە دەستور ئێمە قسەمان کردەوە بە نسوسی دەستورە و قانون کە لە عێراقە و لەو چوارچەوەیەدا بۆیە ئێمە بناغەیەکی توندمان داناوە بۆ ئەوەی هیچ ینی ئەگەری ئەوە نەهێڵینەوە کە خوا نەخواستە حکوومەتی عێراق بودجەی هەرێمی کوردستان نەنێری ینی هیچ بیانوویەک نەماوەکەوە
بیر لەوە بکات لە چ خاڵێکە ینی چۆن بڵێ لە زمەمان بگرێ و بڵێ وەڵام من بوو جەنانێرم یان موچە نانێرم نەخێر ئەوەمان نەهێشتۆتەوە بۆیان واتە بە کوردەکەی خۆمان خوا بیگرێ گەر ڕازی نەبێت بۆی کە باشە بەڵام دکتۆر جوتیار بەڕاستی ئێستا ئەم ساتێک کە من و تۆ گفتوگۆی تێدا دەکەین ساتێکی گەرمگوڕە بۆ شرۆڤە بۆ بابەتە سیاسیەکان بۆ ڕووداوەکان بە شێوەیەکی گشتیت لە تەواوی میدیاکان و میدیای هەرێمی کوردستانیش بە تایبەتی ڕەنگە ئێستا خەڵکانێک هەبن زۆر جیاواز لەم گفتوگۆی من و تۆ قسە بکەن بۆ نمونە جەنابەت ئاماژە بەوا کە ئەڵێ حکوومەتی هەرێمی کوردستان چەند جارێک ئەمەد لە قسەکان تا دووبارە کردو تەواوی پابندیەکانی جێبەجێ کردووە هاتینە سەرەوەی بڵین خوا بیگرێکە ئەگەر نێتە پێشێ لەگەڵمان بەڵام پێچەوانەی ئەم قسانەی بەڕێستان کە ئەڵێن بەڕێستان مەبەستم حکوومەتە زۆرە ئەم دووفاقیە چییە بمبورەکە ئاوا ناوی ئەنێم بۆی لای هاوڵاتیانی هەرێمی کوردستان ڕوون بێ یعنی بەچی باوەڕ بکەن دیسانەوە ئەیڵێمەوە بۆی کە حکوومەتی هەرێمی کوردستان پابندە یاخود نەخێت بۆی حکوومەتی هەرێمی کوردستان پابند نییە بۆی حکوومەتی هەرێمی کوردستان ڕێگرە لە ناردنی موشە بۆی حکوومەتی هەرێمی کوردستان ئیدی هیچی پێ ناکرێت چاوەڕێ هیچ لە حکوومەت مەکەن فەرمو ئەوە بەغدایە چوزانم کۆمەڵێکی زۆر لەو قسانە چ ڕوونکردنەوەیەکت یاخود چ قسەیەکت هەیە بۆ هاوڵاتیان لە هەرێمی کوردستان ئێمە وەکو باسم کرد پێش چەندێک کە باس لە داتامان کرد ئێمە وەکو حکوومەت بەنسبەت نەوت ئێمە ڕۆژانە ئەو بڕەنەوتە ڕادستی سۆماکری بەنسبەت بابەتی ئەو موازنەی کە ئەو وردەکارانەی تێدایە وەکو وەبەرهێنانە وەکو ئەوەی تەژغیلیە ئەمەش ینی قسە و گفتوگۆی لەسەر کراوە من نازانم چ شتێک حکوومەت جێبەجێ نەکردووە یعنی ئەگەر هەندێک شت هەیە ئەبێ خەڵکی هەرێمی کوردستان بزانێ هەندێک شت هەیە کە یەکلا کراوەتەوە نەوت ڕادەست کراوە بۆ سۆمۆ و ئەو وردەکاریانەی کە لە ناو بودجەیە هەیە حکوومەت جێبەجێی کردووە یعنی بەمەستم ئەوەیە کە ئیتفاق کراوە بەو شێوەیە چونکە ئامانجی سەرەکی حکوومەتی عێراقی ئەوەیە کە مەسەلەکەی نەوتە ینی ئایا حکوومەتی هەرێم نەوتی ڕادەست کردووە یان نە بەڵێ من پێتەڵێم ڕادەستی کردەوە بەداتە باشە چی دەمێنێتەوە مەوزوعی داهاتە نانەوتی ئیتیحادیەکان ئێمە تاکو ئێستا لە مناقەشەین لەوەی کە نەک ئەمە وەکو مەبدەی ئیتفاقمان لەسەر هەیە ئەنی ئیتفاق هەیە و ئێمە ڕازی بووین و حکوومەتی عێراقی ڕازی بووە و پێی قانونی ئیدارەی مالی داهاتی نانەوتی ئیتیحادی ئێمە متفقین لەوەی کەوە بچتە خەزینەی حکوومەتی عێراقی دوای ئەوە بگەڕێنێتەوە بۆ هەرێمی کوردستان ئێمە دەڵێن بە پێی قانون کە قانونی ئیدارەی مالیە 150 ئەبێ بگەڕێتەوە بۆ خەزینەی حکوومەت 150 حەقی هەرێمی کوردستانە و ئەوەی کە پەیوەستە بە موچە ئێمە نەمانوتووە کاکە ئەمە ئەگەر نەنێرن واتە موچەش مەنێرن شتی وامان نەوتووە یعنی بەڵگەیەکمان بە پێشکەش بکەن کە شتێکی وامان وتو بێ بە هیچ شێوەیەک ئەو شتەمان نەوتووە و لە سەرەتای کە موازنە مسادقە کرا و لە وەقاعی عێراقی بڵاو کرایەوە یەکسەر ئێمە دەست بە گفتوگۆکانمان کرد بۆ جێبەجێکردنی ئەم قانونە یەکەم داواکاری ئێمە ئەوەیە ئەبێ بە زووترین کات دوای چوونی نەوت ڕادەستکردنی نەوت ئەبێ موچەی فەرمانبەرانی حکوومەت هەرێمی کوردستان بنێردرێت بەڵام بۆ نەنێردراوە خەتای حکوومەت نییە با لێتان ناشارمەوە احتیمالە هەندێک لایەن یان هەندێک کەس پێی ناخۆش بێ کاتێک کە حکوومەتی هەرێم دەستکەوتێکی بەدەستهێنێ ئەو نەدڵی پێخۆش نەوێ بەمە واقعی بن ڕازگۆی لە عێراقیا لە دەرەوە من نامەوێت شارت بە هیچ هینێ بکەم بەڵام مەبەستم ئەوەیە کە خەڵکی هەرێم ئەبێ بزانێ ئەوەی کە لە سەر حکوومەتی هەرێم هەیە لە مەسلەی ناردنی موچە جێبەجێی کردووە باشە دکتۆر جوتیار با دوا پرسیار بکەم پێشتر زۆر جۆمالەوە بوو ئەگەر حکوومەتی هەرێمی کوردستان ئەم پرسیارە دڵنیام زۆر دووبارە کراوێتەوانێ بەڵام گرنگە بزانم ڕای تۆ چیە لەسەری ئەگەر حکوومەتی هەرێمی کوردستان نەوتەکە ڕادەست بکات ئەوە بەغدا تەواوی شایستە دارایەکان و بوو جۆم و چە دەنێرێت بەڕێزت ئاماژەی پێەکەی دەڵێ ئێمە بەبەڵگەوە ئەی سلمێنین کە نەوتەکەمان ڕادەست کردووە ئەی کۆ داهاتەکەمان خەڵکانێک وایان دەوت بەشێک لە نوێنەران وایان دەوت چ وەڵامێکتان هەیە چیتان بەداخەوە ئێمە بەردەوام ینی ئەم شتانە دەوترێن کاریگەر لەسەر ئێمە و ئەدای ئێمە ناکە و حکوومەتی هەرێم زۆر بەڕازگۆیانە بە شەفافانە لەگەڵ ئەم مەلەفەت مامەڵەی کردووە لەگەڵ خەڵکی خۆشی قسەی کردووە خەڵکی هەرێمی کوردستان ئێستا خەڵکێکی وشیارە ئەزانێ کێ ئیشی کردووە و کێ توانیویەتی ینی لە قەیرانە هەرە سەختەکانی کە ڕوبەڕووی هەرێمی کوردستان بۆتەوە کێ توانیویەتی لەو قەیرانانە خەڵکی هەرێم دەرباس بکە بێگومان کابینەی نوێیەم توانیویەتی ئەم بابەتە
ینی توانیوەتی ئیدارەی ئەم قەیرانە بکە و دڵنیای ئێوەشەکەم و خەڵکی یاریمی کوردستانەکەم کە ئەمە حاڵەتێکی طبیعیە گفتوگۆیە دانوستانە بەڵام ئێمە زۆر پەلەترین لە عێراقیەکان چونکە ئێمە ئازانین ئەمە مانجی حوتە و کۆتایی مانجی حوتە ئێمە پێویستە زووترین کات موچەی فەرمانبەران دابی بکەین. دەستخۆش بەڕێز دکتۆر جوتیار عادل سەرۆکی فەرمانگەی میدیا و زانیاری گەلێک سوپاس کە ئامادەبووی لە باسی ڕۆژی کوردستان. دەستخۆش باسی ڕۆژ کۆتایی هات ئێوە شەرشادون.